سڵاو برینی پێی نەخۆشی شەکرە چییە؟ هۆکارەکانی چین لە کاتی ڕوودانی ئەو حاڵەتەدا چی بکەین چۆن دەژنیسان و تەشخیص دەکرێت و چارەسەریەکانی چین. برینی پێی نەخۆشی شەکرە بریتە لەو برینانەی کە لە پێی ئەو نەخۆشانە ڕوودەدەن کە نەخۆشی شەکران هەیە. حاڵەتێکی بربڵاوە بە ڕێژەی 12 ئەو نەخۆشانی کە شەکریان هەیە تووشی ئەو جۆرە برینانە دەبن و حاڵەتەکەش ئەگەر زوو دەستنیشان نەکرێت و چارەسەر نەکرێت دەبێتە هۆی توشبوون بە ڕەشبوون گەنگرین و ئەم جۆرە حاڵەتەش بەرپرسە لە زیاد لە 85 ئەو بڕینەوانەی کە ڕوودەدەن. هۆکارەکانی بریتین لە تێکچوونی هەستەوەرەکان دەمارە هەستەکانی ئەو نەخۆشانە تێک دەچن نەخۆشەکە هەست بە ژان ناکە بۆیە برینێکی بچووک دەبێتە هۆی ئەوەی کە تەشەنە بسەنێ و ئیلتیهاب بکە و چارەسەر نەکرێت بەهۆی ئەوەی کە نەخۆشەکە هەست بە ژان ناکە. هۆکارێکی دیکە بریتە لەوەی کە سووڕی خوێن لە پێی ئەو نەخۆشانە تێک دەچێت خوێنێکی کەمتر بۆ ئەو پێ دەچێت کە ئەمەش دەبێتە هۆی تاخیر چاک بنەوەی برینەکانی و لە کاتی ڕوودانی برینەکە تەشەنە دەسەنێ و چارەسەر نابێت. هۆکارێکی گرنگی ئەو حاڵەتە لە چی ڕوودەدا بریتە لە ڕۆیشتن بە پێخاوسی کە بەتایبەتی لە ناو باخچەکان کە بەردێکی بچووک بە پێدەکەی و فشارێکی دەخات سەر دەبێتەوە ئەوەی کە برین دروست بێ و نەخۆشەکەش هەستی پێنەکە. زۆربەی ئەو نەخۆشانە سیستەمی خۆراکیان ناتەوا و خۆراکی ناتەندروستیان خواردووە یا دەخۆن کەمەش دەبێتەوەی ئەوەی کە پرۆتین لە لەشیان دابەزێ و ڕێژەی بەرگری لەشیان کەم دەبێتەوە کە ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە برینەکانی چاڕێژ نەبن و ئیلتیهابەکەی بەردەوام بێ و زیاتر تەشەنە بسەنێ. چۆن دەستنیشان دەکرێت لە حاڵەتی ڕوودانی ئەو جۆرە برینانە وا پێویستەکە بە زووترین کات سەردانی پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری ئێسکوشکان بکرێت بۆ دەستنیشانکردن و دەستپێکردنی پرۆتۆکۆلی چارەسەرکردن بێگومان پزیشکی نەشتەرگەریش بە یارمەتی پسپۆڕەکانی دیکە هەوڵ دەدەن کە ئەو نەخۆشە بەڕێ بکەن و بەڕێوەی بن بۆ ئەوەی کە باشترین چارەسەری پێشکەش بکەن. گرنگترین هۆکاری خراپبوون و تاخیربوون بە لەو حاڵەتە بریتە لەوەی کە وەک باسمان کرد ئەو نەخۆشانە ژانیان نییە بۆیە زۆر گرنگە لە حاڵەتی ڕوودانی برینێکی بچووکی ژیان گۆڕانی ڕەنجی پێستی ئەو نەخۆشانە بە زودکات سەردانی دکتۆر بکەن. بێگومان ئێمە هەڵدەستین بە پشکنینی هەموو نەخۆشەکە هەموو لەشی نەخۆشەکە و زیاتر تەرکیز دەکەینە سەر پێی نەخۆشەکە بۆ دەی پشکنین بۆ دیاریکردنی هەر ئەستوریەک یاخود دروستبوونی برین برینەکەی قوڵە ڕێژەی قوڵیەکەی چەندە و ئایا تا چەند تەشەنەی سندووە تەنیا برینێکی ڕووکەشە لە پێستی نەخۆشەکە یاخود تەشەنەی سندووە و ماسوولکە و بەستەرەکان ڕباتەکانیشی داگرتووە لە هەندێک حاڵەتیش ئەوەندە قوڵ دەبێت کە ئێسکەکەشی تووشی داخوران و ئیلتیهاب دەبێت. پشکنینیشی دیکە کە لە بۆ ئەو نەخۆشانەی بکەین بریتە لە پشکنینەکانی خوێن بۆ دیاریکردنی ڕێژەی ئیلتیهابات و هەروەها بۆ دیاریکردنی ڕێژەی شەکرە هەروەها پشکنینی گرنگە پشکنینی سێمانجی تەراکمی لە بۆ نەخۆشەکە بکرێت بۆ ئەوەی کە دیاری بکەین کە ئایا ئەو نەخۆشە ڕێژەی شەکرەکەی لە سێمانجی ڕابردوو کۆنتترۆل بووە یاخود نەخێر. پشکنینێشی دیکە بریتە لە پشکنین بە تیشک سەرەتا بە پشکنینی تیشتی ئاسایی ڕەشوسپی ئەکسرای ئاسایی دەست پێ دەکەین بۆ دیاریکردنی داخورانی ئێسک و لە هەندێک حاڵەت تایبەتیشدا ئەو نەخۆشە لە بۆ پشکنینی MRI لە رەلەری موگناتیسی دەنێرین بۆ ئەوەی بزانین کە ئایا ڕێژەی ئیلتیهابەکەی چەندە و ئایا خڕبوونەوەی ئیلتیهاب هەوکردنی هەیە یاننا و ئایا ناو مۆخی ئێسک و ئێسکەکەی داگرتووە یاننا چونکە هەموو ئەمانە چارەسەریەکان دەگۆڕن پرۆتۆکۆلی چارەسەری بەپێی ڕێژەی ئیلتیهاب و داخورانی ئێسک و شانەکانیەتی. پشکنینێشێکی زۆر گرنگ لەو نەخۆشانە بکرێ ئەوەیە کە سیستەمەکانی دیکەی لەش بپشکندرێت بە تایبەتی سیستەمی گورچیلەکانی و میزەڕۆی چونکە لە زۆربەی ئەو حاڵەتانە چەندین ساڵە بەدەست نەخۆشی شەکرەوە دەناڵێنن کە ئەمەش بۆ دەبێتە هۆی ئەوەی کە گورچیلەکانیان تووشی سیستی ببێ کە ئەمەش بە دوو هۆکار دەبێتەوەی خراپبوونی حاڵەتەکە یەکەم ئەوەیە کە بەرگری لەشی ئەو نەخۆشە دادەبەزێ و ئیلتیهابەکەی زیاتر بەربڵاو دەبێتەوە و حاڵەتێکی دیکە هۆکاری دووەم ئەوەیە کە ئێمە ناتوانین هەموو جۆرە چارەسەریی پێ بدەین. چارەسەری ئەم جۆرە نەخۆشیانە وەک گوتم بە زووترین کات دەست پێ دەکرێت
زۆربەی جار بە نەخۆشەکان دەڵێن کە پێویست دەکات خۆپارێزی بکەن، خۆپارێزی لە چارەسەرکردن باشترە و پێویست دەکات ئەو نەخۆشە تەندروستی و خاوێنی پێیەکانی وەکو تەندروستی و خاوێنی چاوەکانی خۆی بپارێزرێ و نێوانی پەنجەکانی بە بەردەوامی خاوێن بکاتەوە و وشی بکات و دوای هەر شوشتنێک و پێویست دەکات کە هەرچی فشارە لەسەر پەنجە و پێیەکانی کەمی بکاتەوە، ئەویش بەوەی کە دوور بکەوێتەوە لە حاڵەتی ڕۆیشتن بە پێخاوسی بە تایبەتی لەسەر ئەرزی ڕق و هەروەها پێویست دەکات پێڵاوی نەرم و پێڵاوی فراوان لە پێ بکە و لە هەندێک حاڵەتدا پێویستی بە قالبی تایبەت هەیە، قالبی تایبەتیان لە بۆ دروست دەکەین بۆ کەمکردنەوەی فشار لەسەر پەنجە و پێیەکانی. خاڵێکی دیکەی گرنگ لە چارەسەری بریتە لە پاراستنی شێوە و تەندروستی و خاوێنی نینۆکەکانی. پێویست دەکات نینۆکەکانی بە هیچ شێوەیەک کورت و تیژ نەبڕدرێن بۆ ئەوی لە پێستی نەچەقێتەوە و نەبێتەوەی دروستبوونی برین و ئیلتیابات. لە حاڵەتی ڕوودانی ئیلتیابەکە پێویست دەکات ئەو برینەی کە ڕوویداوە و ئیلتیابی کردووە و تووشی هەوکردن بووە بپشکندرێ و خاوێن بکرێتەوە، ڕۆژانە تەداوی و خاوێنکردنەوەی لەبۆ بکرێت بەڵام بوو بەکارهێنانی مادەی پاکەرە و تاقیمی تایبەت، چونکە هەندێک لە مادەی پاکەرەوەکان لە بۆ خەڵکی ئاساییە بەکاربێنرێت، بەڵام لە حاڵەتی ئەو جۆرە برینانە دەبێتە هۆی سوتاندن و وشکردنەوەی پێستەکەی کە ئەمەش دەبێتە هۆی خراپترکردنی حاڵەتەکەی. ئەم جۆرە خایانکردنەوەانە زۆربەی جار بەبێ بەنج بەکاردێنێت، چونکە نەخۆشەکە ئەسڵەن ژانی نییە، بەڵام لە هەندێک حاڵەتدا کە قوڵە و برینەکەی زۆر بەربڵاو بووتەوە وا پێویست دەکات لەژێر بەنج هەموو ئەو شانە مرد و تێکچوو پیسەکانی و هەروە هەوکردنەکان لا بردرێ و لە هەندێک حاڵەتشدا کە تووشی ڕەشبوون و گانگرین بووە پێویستی بە بڕینەوەی ئەو پارچەیە و ئەو پەنجەیە هەیە لە بۆ ڕزگارکردنی ژیانی نەخۆش. هەندێک جار ناچار دەبین بەداخەوە پێی ئەو نەخۆشە ببردرێتەوە بۆ ئەوەی کە ژیانی نەخۆشەکە ڕزگار بکرێت و دواتر دوای ماوەیەک ژیانی ئاسایی خۆی دەست پێ دەکاتەوە، ئەویش بە دروستکردنی پەلی دەستکرد. هیوادارم سوتان لێوەرگرت پێ و تەندروست. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.